جەنگی ساردی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆک کۆماردەستی پێکرد وەڵامێکی توندی بارزانی دەدرێتەوە. هەسەدا ناوەڕۆکی پرۆژەیەکی دیمەشق بۆ یەکگرتن ڕەت دەکاتەوە و بە پیلانگێری دادەنێت. بەغدا پێش هەرێم کەوتەوە، سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرا و پۆستەکانی دیکەش زوو یەکلا دەکرێنەوە. دوای دەستپێشخەریەکەی بارزانی بۆ دیاریکردنی کاندیدی سەرۆک کۆمار کە وەک ئاماژەیەک بۆ یەکێتی داوای کرد چیتر ئەو پۆستە بۆ هیچ لایەنێک یەکلایی نەکرێتەوە وە کەسێک کاندید بکرێت کە کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت ئەگەر لە دەرەوەی پارتی و یەکێتیش بێت. سەرچاوەیەک لە مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند ئەگەر بارزانی لەگەڵ دەستپێشخەریەکەی ڕاست دەکات با پۆستەکانی دیکەی هەرێمی کوردستانیش بە هەمان میکانیزم یەکلا بکرێتەوە و چیتر پارتی پۆستەکان بۆ خۆی داگیر نەکات، دەرفەت بدات بە کەسانی سربەخۆ ئەگەر یەکێتیش نەبن لە پۆستەکانی هاوشێوەی وەزارەتی ناوەخۆ و سەرۆکایەتیەکان دەست بەکار بن، نەوەک تەنها ئەو پێوەرە بۆ ئەو پۆستانە بەکاربهێنێت کە هی یەکێتین. بەپێی پرۆژەیە کاراستەی هەسەدەی کردووە، وەزارەتی بەرگری سووریا ڕەزامەندی داوە 3 فرقا بۆ هەسەدا لە چوارچێوەی وەزارەتی بەرگری سووریا بۆ پارێزگاکانی حەسەکە ڕقە و دێرە سوور دروست بکرێت بە جۆرێک هەر فرقەیەک لە 5,000 شەروان پێک بهێندرێت. بەپێی میدیای ڕۆژاوای کوردستان هەسەدا پرۆژەکەی ڕەت کردوتەوە و توێتی دەبێ هەر فرقەیەک لایەنی کەم 20,000 شەروان بێت، یەکەی تایبەت بۆ هێزی ناوخۆ و سنوور و ژنانی شەروانیش دروست بکرێت. جێی باسامرۆ و تەبێژی هەسەدا ڕایگەیاند سەردانی مەزلوم عەبدی بۆ دیمەشق بەهۆی تەواو نەبوونی ئامادەکاری تەکنیکی دواخراوە، بەڵام گفتوگۆکان لە شوێنی خۆیانن. ئەمڕۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ سوێند خواردنی پەرلەمانتاران و دیاریکردنی سەرۆکی پەرلەمانی عێراق و هەردوو جێگرەکەی بەڕێوەچوو کە تیایدا لە کۆبوونەوەکە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران هەیبەت حەلبوسیان لە حیزبی تەقەدومی سونە وەک سەرۆکی پەرلەمانی عێراق هەڵبژات. ئەوە لە کاتێکدایە زیاتر لە 14 مانگا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە و بەڵام بەهۆی ململانێ لە نێوان پارتی و یەکێتی لەسەر پێکنەهێنانی حکوومەت تاوەکو ئێستا پەرلەمانی کوردستان کۆنە بۆتەوە و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی هەڵنەبژێردراون.